لە هەولێر پرۆژەی مینیسکادە ڤۆیت دەکرێتەوە پامنەرما هێرۆ مەولودی لەگەڵمان دەبێت زانیاری زیاترمان پێدەدات. هێرۆ پێمان بڵێ سوودی کردنەوەی ئەو پرۆژەیە لە چیدایە و هەروەها ئامانج لێی چییە؟ بەڵێ ئاژین ئەمە یەکەمین پرۆژەی تایبەتە کەوکو خۆشە داماژ پێکەیە مینیسکادا ڤۆیت کە ئەمڕۆ لە هەولێر پایتەخت کرایە بە ئامادەبوونی وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان و باز لەوە دەکات کە ئەم وێستگە کە وێستگێکی تایبەتە بۆ کۆنتڕۆڵکردنی سەرجەم وێستگە کارەباکانی هەرێمی کوردستان و سەبارەت بەوەی کە چەند تەئسیر و کاریگەری هەیە لە زیادکردنی ڕێژەی کارەبا لە هەرێمی کوردستاندا و باز لە بابەتەکانی ئەوە دەکرێت کە ئەم پرۆژێکە تایبەتە بە پرسی کارەبا لە هەرێمی کوردستان و کۆنتڕۆلکردن ئومێد سعید و تەبێژی وەزارەتی کارەبا لەگەڵمانەیە. کاگومێت ئەم پرۆژەیە یەکەمین وێستگەیە بێت، یەکەمین پرۆژەی هەرێمی کوردستانەوە دیارە بۆ کۆنتڕۆلکردنی سەرجەم وێستگەکانی کارەبا. ئەگەر باسی ئەم پرۆژەکەی گرنگی ئەم پرۆژە بە تایبەتی لە ئێستادا بۆ کۆنتڕۆلکردنی کارەبا لە هەرێمی کوردستان تا چ ڕادێکە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن. دیارە ئێمە لە وەزارەتی کارەبا بیرۆکەی پرۆژەی سکادا لە مێژە کارمان تێکردووە لە سەردەمی واشنگتن گروپ و ئەوانەوە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام بووین، بەڵام خۆشبەختانە لەم سەروەختەیە ئێمە توانیمان لانی کەمی نەواتی یا با بڵێن فاوەندیشنی ئەم پرۆژەیە دابنین کە لە ئایندەیە بۆ تەواوی سیستمەکە ئەبێ ئەم پرۆژە ناوی پرۆژەی منی سکادایە. سکادا مخۆی لە دنیای بەڕێوەبردننی وزە و کارەبایە شەرنی هەر بۆ کارەبا بێ بۆ ئاو بۆ غاز سکادا هەیە بەکار دێ بۆ کە ئەم سیستمە فراوان دەبێ دەگاتە ڕێژەیەشی گەورە کە ئیتر بە ئامێرە کلاسیکیەکان یا بە خۆکارە کلاسیکەکان بەڕێوە نابرێ یا گرفتی و ئاسەنگی بۆ دروستە بێ بیر لە پرۆژەیەشی وەکو سکادا ئەکێتەوە کە بە مستەلاحەکەی پێوتە سیستمی چاودێری و سەرپەرشتیکردن و کۆکردنەوەی داتا و زانیاریەکان. ئەمە ئەم پرۆژەیە واتە بە کۆمپیوتەڕایزکردنی ئیدارەدان و بەڕێوەبردننی سیستمی کارەبا وەکو باسیش کرد بۆ غازیش و بۆ ئاویش و ڕەنگە بۆ چەندین هۆکاری ترکە بکرێ بە شێوەی کۆمپیوتەڕایز کۆنتڕۆڵ بکرێت. پێوەستە بە پرۆژی پێوەری کارەبا و نزیکن لێگوە داسیر و کاریگەریشی دەبێت لە سەر زیادبوونی ڕێژەی کارەبا؟ نا ئەوەی ئەو خۆمە وێستگەی بەرەمێنان نییە، بەڵام ئێمە توانین بڵێن لە ئەداء ینی لە باش بەڕێوەبردننی سیستمەکەیە گرفتە تەکنیکیەکان باشتر کۆنتڕۆڵکردنی سیستمەکە کە گرفت و ئاستەنگ ڕوونەدا یەکەکان نەکەون هێڵەکان تووشی بشڕان و ئۆڤەرلۆد و حاڵەتی نەئاسایی نەبن هەموو ئەوانە ئەندەر کۆنتڕۆڵە بێ و ئەمە سیستمیشی عاسریە. ئێمە ئەم هەنگاومان دەست پێ کردووە لە ئایندەیە ئەم لەفە بە کۆمەڵێک خەڵکی پسپۆڕ و شارەزا لە کۆنتڕۆڵی کارەبای هەرێم سپێدراوە بۆ باش بەڕێوەبردننی و چارەسەرکردنی هەموو ئاستەنگەکانی و لە ئایندەیە لە پلانی وەزارەتە هەیە کە پرۆژەی سکادای گەورەوە تا بۆ تەواوی سیستمی کارەبای هەرێم کە ئەمە چەند وێزگەیەک لە خۆ ئەگرێ جارێ بەپێ ئەو بڕەپارەی کە لەبەردەستدا بووە وەزارەت ئەوەی لە پلاندایە کە پرۆژەی پێوەری زیرەک چۆن استراتیژێتی وەزارەتی کارەبایە یەکێکە لە پرۆژەکانی پرۆژە گرنگ و استراتیژیەکانی وەزارەتی کارەبا پرۆژەی سکادا. تەبێژی وەزارەتی کارەبا لەگەڵ ما بوو ئەژین هەروکو ئاماژەی پێکرد ئەم پرۆژەیەکێکە لە پرۆژەکان کە تایبەتە بە کۆنتڕۆڵکردن و هەروە تۆمارکردنی زانیاری و داتاکانی چەند وێستگەیەکی کارەبا لە داهاتوودا وێستگەیەکی گەورەتریش دەکرێتەوە. لە هەولێرەوە پامنەرمان هێرۆ مەولودی لەگەڵمان بوو. ڕوو لە سۆران دەکەین لەوێ نەوتی سپی بەسەر 4500 خێزان دابەش دەکرێت. پامنەرمان تەیفور محەممەد لەگەڵمان دەبێت لە سۆرانەوە زانیاری زیاترمان پێدەدات. تەیفور پێمان بڵێ ئەو بڕەنەوتەی کە دابەش دەکرێتە سەر 4500 خێزان لەلایەن چی لایەنێکەوە دابەش دەکرێت؟ ئەژین پرۆسەکە ماوەیە کە دەستی پێکردووە ئێستا لە دوایین قۆناغیدایە پرۆسی دابشکردنی نەوت لە سۆران پێشتر لە مێرگە سۆر لە ڕواندز لە چۆمان لە ناحیەکان دابشکراوە ئێستاش لە سنتەری قەزای سۆران دابش دەکرێت کە ئەمە دوایین قۆناغی پرۆسەکەیە و ژمارەی یەکجار زۆر لەو کەسانی کە هەژارن و داهاتی ڕۆژانەیان کەمە ناونووسکراون و نەوتیان بەسەردا دابش دەکرێت.
نەوتەکە لەلایەن چێوە دابین کراوە و بە چپێوەرێک ئەو کەسانە ناونووس کراون. من ئەو پرسیارانە لە میوانەکەم دەکەم. بەڕێز توران خدر بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی سۆران خات توران سڵاو لەبێ. ئەو نەوتە لەلایەن چێوە دابین کراوە ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سۆران دابەشی دەکەن و بڕی چەندتان دابەش کردووە؟ لە چارچێوەی کار و چالاکیەکانمان هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو بە سێ قۆناغی فراوان بە ڕێژەیەکی بەرچاو دابەش کرا. بە سپاس و پێزانینەوە ئەم ساڵیش بەڕێبەراتی گشتیمان بە تەنسیق لەگەل کۆمپانیای کار بڕێکی زۆری نەف لە سنووری سۆران و خەریفان و چۆمان و مێرگە سۆری ڕواندزی دابەش کرد. ئامارەکەمانەگە پێ بڵێ چەند خێزان دەگرێتەوە؟ ئامار لە قەزای سۆران 3462 خێزان بوون، ناحیەی خەلیفان 847 خێزان، ناحیەی سیرەکە 395 خێزان، قەزای چۆمان 910 خێزان، قەزای ڕواندز 1171 خێزان، قەزای مێرگەسۆر 1345 خێزان، کۆی گشتی 8130 خێزان سوودمەند بوون. بۆ هەر خێزانێکیش بڕی 200 لیتر نفتی دابین کراوە لە لای کۆمپانیای کارەوە. باشە خات و دووران ئەو 8130 خێزانەی کە نەوتیان بەسەردا دابەش کراوە بە چ پێوەرێک ناونووس کراون؟ چێن ئەوانە؟ بەڕاستی ئەوانە پێوەرەکان پێوەری هەژارینە. مەسەڵەن ئەوانە ئەو خێزانانە کە داهاتی مانگانەیان خوار 400,000 ئێدی ئەوانەی کە لێ سوودمەندن کەم ئەندامە، خێزانی شەهیدن، کرێکارە، ئێدی بێسەرپەرستە، ئێدی لەو بابەتانە. باشە لە ڕێگای چێو ناوەتان وەرگرت؟ یەکەم جار لە ڕێگای مختارەکان ئەو ناوەرگیران، دواتر سەردانی مەیدانی کرا بۆ ئەو مانانە کە ئەوە دوایین پرۆسەکە دوایین خۆناغی تێستا ئەو ڕۆکۆتایی ئەمڕۆ لە ماوەی ئەو هەفتەیەدا کە ئەو پرۆسە بەردەوام بۆ ئەوڕۆ پێنجشەممە ئاخرین ڕۆژە دابەشکردن ئەو هاوکاریە. پێم باشە ڕۆلی کۆمپانیای کاریش بەرز بنخنین. بەڕاستی هاوکاریەکی زۆر باشیکی کە لە جێگای خۆ بوبارێکی زۆر گرانی لەسەر شانی چینی هەژار و کەم دەرامەتانی ئەم سنووران کەم کرایتەوە. باشە بەڕێز توران خدر بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی سۆران زۆر سپاس دەکەین. بەڵێ ئەژینەوە دوایین ئامار بوو یاخود ئامارەکان و سەبارەت بە مێرگەسۆر، ڕواندز، چۆمان، سۆران و ناحیە و گوند و ئاوایەکانیشی کە 8130 خێزانی کەم دەرامەت، کەسوکاری شەهیدان، کەم ئەندام و هەموو ئەوانەی کە داهاتی مانگانیان لە 400,000 کەمترە ناونووس کراون و نەوتیان بەسەردا دابەش کراوە و لەم هەفتەیەش پرۆسەکە کۆتایی دێ. تەیفۆر محەممەد لە سۆرانەوە لەگەڵمان بوو.